دوایەوەی کە لەوانەی پێشووە جۆرەکانی چۆنیەتیمان دیاری کرد ئەم وانەیە جارێکی تر وەکو پێداچوونەوە و پشکنینەوەی ئەوەیە کە پێشتر باس کراوە. ئەگەر تێبینیتان کردبێت لە وانەکانی پێشووشە لەبارەی چەند و لەبارەی جەوهەرەوە ئەو چەند شتێک دێنێ بۆ ئەوەی جارێکی ترەوە تاقیب بکاتەوە چی چۆنە و چی چۆنیە، ینی چی سەر بەو مەقولەیە یا چی سەر بەوە نییە، یا ئەو مەقولەیە دێنێ ئەو وتراوە کاتیگۆریە دەخاتە ناو جۆرێکی تر لە تاقیکردنەوە. تەمان بۆ ئەمەش چەند وەسیلەیەکی یەکێک لەوانە لێک دژیە، چی لێک دژی وەردەگرێ و چی وەری ناگرێ. ئەمە لە مۆزوعی ئەگەر بیرتان بێت لە جەوهەرا باسی مۆزوعی لێک دژی کرا، لە کاتیگۆریەکانی تیشا باسی لێک دژی کراوە، لە چەنددا باسی لێک دژیبان کرد. لێرەش هەر بامان شێوە دێ باسی لێک دژی دەکا ئایا چۆنەکان لێک دژ دەبنەوە یانە. تەمان دوای لێک دژیش دێ مۆزوعی بەرامبەربوونەوە ببورن، مۆزوعی زیاتر و کەمتر. ئایا دەتوانین دەبارەی پلەی بەراورد، ینی بڵێن ئەم شتە زیاتر لەو شتە ئەوەیە. ئەمانەش شتێکی تراویشەر بۆ لەناو چۆنیەتەکانە تاقی دەکاتەوە، بزانین چۆنیەتی زیاتر و کەمتر وەردەگرێت، چۆنیەتی لێکدژی وەردەگرێت. تەمان دوای ئەوە دێت بۆ ئەوەی ئەو گومانەمان لا بڕەوێنێتەوە کە کاتیگۆریەکانمان تێکەڵ کردووە. بۆ نمونە کاتیگۆری هەندێک شتەیە دانەپاڵە ئێمە بە چۆن واتە سەور دەکەین دانەپاڵ بێ و وەڵام بە چۆن ئێمە هینمان کردووە، لێرە وەسفی کردووە. جارێکی تر دێت ینی پشکنینێکی تر بۆ ئەوە دەکا و بەڵگەی تر دێنێتەوە ئارگۆمنت بۆ ئەوەی ساغی کاتەوە کە ئێمە چۆنیەتەکانمان تێکەڵ بە دانەپاڵەکان نەکردووە، بەڵام وا دیارە کە تێکەڵمان کردووە. تەمان ئێستا یەکەم جار چۆن بە لێکدژی بزانە ئایا چۆنەکان لێکدژی وەردەگرن ینی لێکدژ دەبنەوە یانە. ئەگەر بیرتان بێ ئێمە بنەمای نالێکدژی هەیە، بنەمای نالێکدژی تەمان یەکێکە لە بنەما سەرەکیەکانی لۆجیک، یانی چی؟ ینی دوو دش ناکرێت لە یەک شتێکە لە یەک شتا لە هەمان کاتا کۆ ببنەوە. ینی شتێک ناکرێت ڕەشیش بێ و سپیش بێ، شتێک ناکرێت ڕاستیش بێ و لاریش بێ، شتێک کەسێک ناکرێت نەخۆشیش بێ و ساغیش بێ. ینی ئەم لێکدژانە لە ناو بابەتێک لێکدژەکان وەرناگرێت. لەوەی لە مۆزۆی جەوهەرا باسمان کرد کە جەوهەر لێکدژی هەڵناگرێت. بەڵام ئایا ئەمانە کە ئەم چۆنیەتیانە کە خاصیەتی ئەساسی لازم بە وجودی شتەکانن دەکرێت فعلەن ینی لێکدژیان هەیە، چۆنیەتێک هەیە لێکدژ بێ لەگەڵ چۆنیەتێکی ترە. جا لێرەوە تر دێچێت سەر ئەو باسە و چۆنیەتەکان تاقی دەکاتەوە، بزانین کامانەیان لێکدژن و کامانەیان لێکدژن. تەمان لێکدژی ئەو پێ وایە بەڵێ چۆنیەتی لێکدژی وەردەگرێت. بۆ نمونە تۆ شتێک سپی هەڵدەگەڕێ لەگەڵ ئەو شتە ڕەشدا دەگەڕێ، ئەمە چیە؟ لێکدژیە. تەمان ئەو شتە ناتوانێت لە یەک کاتە سپیش هەڵگەڕێ و ڕەشیش داگەڕێ، بەڵام چییە؟ یەکێکیان وەردەگرێ و دواتریش دەکرێت ئەوی تریان وەرگێ، ینی حاڵەتەکەی ببێتە پێچەوانەی ئەو حاڵەتەی کە پێشووتر هەیەی. ینی بۆ نمونە دادوەری لەگەڵ ستەمکاریا چییە؟ لێکدژن. دادوەری چۆنە؟ چۆنیەتێکە. کەسەکە خۆی لەسەری لای تەبانە ڕستۆ دادوەری و مێرەبانی و ئەمانەی کە ئەو ناویان دەنێ بە فەزیلەتە ئاکاریەکان، بارەمەندی ئاکاریەکان، ئەمانە هەمووی چۆنیەتی. ینی سیستەمێکن لە ناو شتێکە دەچەسپێنرێن بۆ ئەوەی ئەو کەسە لە ناو کەسێکا دەچەسپێنرێن بۆ ئەو کەسە هەڵسوکەوتێکی دیاریکراو بکات. بەخشندەی هەڵسوکەوتێکی دیاریکراوە چۆن قسەکردن ئێستا من کە قسە دەکەم هەڵسوکەوتێکی دیاریکراو دەکەم. جا تەبان دادوەری لە بەرامبەرەکەی چی هەیە؟ دژەکەی ستەمکاری هەیە. ینی کەسێک ناکرێت بۆ نمونە لە یەک کاتا دادوەر بێ و ستەمکار بێت. بەڵام دادوەری چۆنە؟ ستەمکاریش چییە؟ چۆنە؟ ئەو شتێکی تر دەڵێ هەر دوو دژێک ئەگەر یەکێکیان چۆن بوو ئەوە ئەوی تریشان چۆنە. بۆچی؟ چونکە دژبوونە لە چۆنیەتیان، ینی چۆنیەتێک دژ دەبێتەوە لەگەڵ چۆنیەتێک. فەرەزەن چۆنێک دژ نابێتەوە لەگەڵ چەندێکە، چۆنێک تەنها دژ دەبێتەوە لەگەڵ چۆنێکە.
بۆ نمونە سپی و ڕەش دەڵێن کەسێک سپیە ئەوە سپیە نەک سپی بووەتەوە نەک سپی هەڵگەڕاوە هەر خۆی بەخۆی سپیە یا دەڵێن بەفر سپیە بەفر سپیە ینی بەرامبەر ئەم سپێتیەی بەفرەکە چی هەیە ڕەشی هەیە لە شتێکی ترە طبعاً مادام چۆن ملزەمی وجودی شتێکە ئەو شتە لە خۆیان لە یەک کاتی کە جەوهەرە لێک دژی هەڵناگرێ ناکرێ بەفر سپی بێ و ڕەشیش بێ بەڵام سپی خۆی چیە وەک چۆنێک کە لە شتەکە بابەتەکە دای ببرێنی یان لە ئەو شتەی کە بەم شتە دەوترێ ینی ئەم شتەی لەبارەوە دەوترێ ئەگەر لە بابەتەکە ئەوە کە پێشتر باسمان کرد لە مەوزوعەکە بێنینە دەرێ تەمانە ڕستۆمە باز ناکە هەر ئەڵێ لێک دژن بەس ئێمە ناتوانین لە ڕاستیا باسی لێک دژیت بکەین لە کاتێکا کە ئەم شتە ملزەمی وجودی شتێکی ترە کە ملزەمی وجودی بوو ناتوانین بڵێن لێک دژی هەیە بۆچی چونکە کەسێک ناتوانێت لە یەک کات ئەستەمکار بێ و دادوەریش بێ بەفر ناتوانێت ینی سپی بێت و ڕەشیش بێت بەڵام لێرە ئیشکالەکەیە ئەگەر حەزەتان کرد بێت ئیشکالەکە ئەوەیە باشە ئێمە ئەگەر هاتوو سپیمان لە بەفر دەرهێنا بەجا قسەمان لەسەر کرد ئەو کاتە کێشەمان لەوێ بۆ دووس نابێ کە سپی کاتێک چۆنیەتیە کاتێک چۆنی لەبارەوە دەوترێت دەبێت لازم بێ بە وجودی شتێک یعنی کاتێک ئێمە دەتوانین بڵێن سپی چۆنە ئەگەر هاتوو سپیمان تەسەووری شتێکمان کرد کە ئەو سپێتیە خاصیەتێکی ئەساسی بوو لەو شتە یعنی خاصیەتێک بۆ ڕەبتی بە وجودی شتەکەەوە هەبوو فەرزانێمە کە دەڵێن بەفر یەکسەر سپیش لەگەڵ یا دێتە ناو بیرکردنەوەمە سپی ئەلێرا چییە لازمی وجودی بەفرەکەی لازمی بە وجودی بەڵام ئێمە کە سپیمان هێنایە دەرێ لەم شتەی کە لازمە بە وجودی یعنی لەگەڵ وجودیا هەیە هێنامانە دەرێ لەو کاتای ئێمە دەتوانین بڵێن سپی لەگەڵ ڕەشە لێک دژە فەرزان دادوەری خۆی لە خۆیە وەک دادوەری نەک دادوەری لە کەسێکە کە کەسێکی وا لێ کردووە دادوەر بێ بەرامبەرەکەی چی ئەستەمکاریە بەڵام ستەمکاریش نەک لە کەسێکە لە بابەتێکە بەڵکو چی ستەمکاری لە دەرەوەی شتەکە بەجیا لە وجودی ئەو کەسانە بەجیا لە وجودی ئەم کەسانە ئەمانە دەکرێت لێک دژی وەرگرن ئەوە نا کاتێک ئێمە دەڵێن ئەمانە چۆنن ئەم چۆنە کاتێک دەچێتە ناو کەسەکەوە لازمی وجودی دەبێت لەو کاتێک کە لازمی وجودیەتی لەو کاتە ئێمە ئەمە لەبارەی ئەو کەسەوە دەڵێن کە ئەو کەسەوایە بەڵام لێرە وتنەکە لەبارەی کەسەکەەوە نییە لەبارەی بابەتەکەەوە نییە یعنی کات ئێمە باسی لێک دژی دەکەن ئەمانە دەردێنین لە بابەتەکە لەبەر ئەوە لێرە سپی لەبارەی بابەتێکەوە ناڵێن سپی ئێمە قسە دەکەین لەسەر خۆی یعنی سپی بەرامبەر ڕەش دەبێتەوە دادوەری بەرامبەر ستەمکاری دەبێتەوە بەڵام سپی و ڕەش ئەمانە چۆنیەتین ئەگەر هاتوو لازم بوون بە وجودی شتێک یعنی لەگەڵ وجودی شتێک ئاوانیش هەبوون و مەربوط بوون بە وجودەوە دەڵێ هەندێک شتمانەیە تەمان لێک دژ نابنەوە چۆنن بەس من ئەستەکەم لێرەوە بەڕاستی کێشەیە ئەمەی کە ئەرستۆ یعنی لێرە کە باسی لێک دژی دەکە ئەگەر بێت و دەری نێنێ لە بابەتەکە ئەو چۆنیەتێ دەرنێنێ لە بابەتەکە لە ڕاستە ناتوانین باسی لێک دژی بکەین دەبێت دەری بێنین لە بابەتەکە بەسەر بەخۆ ئەمجارە قسەکردنەکەت گوتنەکەت لەسەر خاصیەتەکەیە نەک لەسەر ینی بەو خاصیەتە وتنێک دەڵێی لەبارەی شتێکەوە ینی ئەو خاصیەتە بار دەکەی لە ئەستۆ شتێکی دەنی لێرە کاتێک ئەمانە دێنینە دەرێ لە دەرەوەش هەندێک لەو چۆنیەتیانە کە ئەو دەڵێ چۆنیەتی بۆ نمونە سپی و ڕەش ئەوانەی کە نێوانیان هەیە ئەوانەی کە لە نێوان ئەو دوانە ئاشتی تر هەیە ئەوانەیان لێکدژی وەرناگرن ئەوانەی کە لە نێوانن بۆ نمونە لە بینی سپی و ڕەشاچی هەیە زەردەیە سوورەیە زەرد و سوور دژی یەک نین یعنی سوور عادێت ناتوانین دژەکەی بدۆزینەوە زەرد ناتوانین دژەکەی بدۆزینەوە ڕەنگەکانی تر ئەوانەی کە هەمووشیان تەمان لەم ڕەش و سپێ دروست دەبن دەکەونەوە ئەو ڕەنگە نێوانیانە بۆر دژەکەی ناتوانین وەرگری یعنی بۆ نمونە ناتوانین بڵێن بۆر دژەکەی ڕەساسیە لە کاتێکا بۆر شتێکە کە ڕەشەکە تایە بەرەبەرە کشاوەتەوە سپیەکە تایە دەرکەوتووە
لە ڕەساسی بە پێچەوانەوە سپیەکە تایە کشاوەتەوە ڕەشەکە تایە دەرکەوتووە ئەگەر ئێمە لە ڕووی تەسەسولەوە سێریکەن دەبێن دوانە دژ بن لە کاتێکە ئەم دوانە دژ نین ینی شتێکی ڕەساسی دژی شتێکی بۆر نییە تەمەنەوەش دەڵێ کە هەر شتێک کە دژی شتێکی تر بوو ئەگەر ئەو شتە چۆن بوو کەواتە ویتریشان چۆن ئەمە وەکو فەرزەن دادوەری چۆنێکە دژەکەی ستەمکاریە مادام دادوەری چۆنە و دژی ستەمکاریش دژەکەیەتی کەواتە ستەمکاریشە چۆنە سپی چۆنە ڕەشیش دژیەتی مادام سپی چۆنە و ڕەش دژی سپیە کەواتە ڕەشەکەشتیە خۆی چۆنە ئەمە بەنسبەت چۆنێتیەوە هەر ئەوەندە دەڵێ ئێستا دەینە سەر زیاتر و کەمتر زیاتر و کەمترەکە تۆزێ وردەکاری دەوێت لە چیا ئێمە زیاتر و کەمتر بەکاردێنین و لە چیا بەکاری ناێنین تابەن ئەڵێ زیاتر و کەمتر لەبارەی چۆنەکانەوە دەوترێت بۆ نمونە دەتوانین بڵێن کەسێک دادوەرترە لە کەسێکی تر دەتوانین بڵێن کەسێک تەندروسترە لە کەسێکی تر ساخترە لە کەسێکی تر دەتوانین بڵێن کەسێک نەخۆشترە لە کەسێکی زیاتر نەخۆشە لە ویتریان ئەمەیان زیاتر نەخۆشە لەوەیان دەتوانین بە شتێ بڵێن ئەمەیان سپیترە لە ویتریان یعنی سپیەتەکەی زیاترە لە ویتر ئەم ترە کە بەکاری دێنی بۆ ڕادەی ئەو زۆری ئەو شتە و کەمی ئەو شتە زیاتر و کەمتر تاوەنام زیاتر و کەمترە لەوانی تیشە کاتیگۆریەکانی تیشە باس کراوە فەرزەنایە جەوهەر زیاتر و کەمتری هەیە تاوان لە مەوزۆی جەوهەرا کە باسی زیاتر و کەمتر کرا زیاتر و کەمتر لە جەوهەرانیە بۆ نمونە ئەو نمونە دێنێتەوە دەڵێ مرۆڤێکی دیاری کراوە هەر مرۆڤێک کە لێرە هەیە مرۆڤتر نییە لە کەسێکی تر کە هەروش لەوەیە مرۆڤتر نەک مرۆڤانەتر نا مرۆڤتر ئاژەڵێک مارێک مارتر نییە لە مارێکی تر بەڵام دەکرێت مارێک دڕندەتر بێ توزانم کوشندەتر بێ شتێکی تر بەڵام مارێک مارتر نییە لەوی تر ئەمە جەوهەرە چونکە ئێمە خاصیەتێک نییە مار لەبارەی جەوهەرێکەوە دێڵێ نەک خاصیەتێکمان وتووە لەبارەی جەوهەرێکەوە یعنی خاصیەتێکمان لە ئەستۆی شتەکە ناوە ئێستا کە دەڵێ بەفر ساردە ساردەکە لە ئەستۆی بەفرمان ناوە بەفرەکە خۆی جیاوازە لە چی لە ئەستۆنراوە ئەو یەکێکیان لە ئەستۆی ئەوی تریان داوە لە ئەستۆ نراوەکە شتێکە و لە ئەستۆگرەکە شتێکی ترە ئەمیان ئەوی تریانی لە ئەستۆ گرتووە ینی بەفر سپیەتی لە ئەستۆ گرتووە ئێمە کە لە کاتی وتنا سپیەتی لە ئەستۆی بەفر دەنین دەیخینە ئەستۆی ینی تۆمەتباری دەکەین بە سپیەتی یا مۆزوعی لە ئەستۆنان لەوێەوە یانی هەر کاتی گۆری هەر لەوێەوە هاتووە ئێمە شتێک تۆمەتبار دەکەین بەوەی کە ئاوایە جا ئێستا بزانین ئایا چۆنەکان زیاتر و کەمتر وەردەگرن وتمان جەوهەر وەرناگرێن ئێمە دەتوانین بڵێن دادوەرترە لە فلان ساخترە لە فلان سپیترە لە فلان ئەمانە چیمان پێ دەڵێن مادام ئێمە دەتوانین ئەمانە بڵێن کەواتە چۆن زیاتر و کەمتر وەردەگرێت بەڵام لە هەندێک حاڵەتە ئەمانە ناتوانین بڵێن هەندێک حاڵەتەیە ناتوانین بڵێن فەرزەن دەتوانین بڵێن کە شتەکە بوو بە وجودی شتەکە ینی خاصیەتەکە لە عینی کاتا وجودی شتەکەی وت نەک لەبارەی وجودی شتەکە وتە وجودی شتەکەش خاصیەتەکە بوو ئەوە ئەو کاتە ئێمە ناتوانین چی بڵێ ناتوانین پلەی بەراورد دروستکەین چونکە ئەم خاصیەتە وجودی شتەکەیە یعنی چی خاصیت تێ وجودی شتەکە بێت ئێستا تۆ دەڵێی بازنە خۆی چۆنێکە بەڵام لە عینی کاتیشا جەوەریشە وجودی شتێکە کە پێی دەڵێن بازنە کە ئێمە دەڵێن بازنە باسی خاصیەتی شتێک ناکەین باسی شتێک دەکەین بەڵام کە دەڵێن شتێک بازنەیە ئەو کاتە بازنەیی بوونەکە چیە خاصیەتی ئەو شتەیە نەک شتەکە خۆیەتی کە دەڵێن سێگۆشە ئێمە باسی چی دەکەین باسی شتێک دەکەین
بەڵام کە دەڵێن سێ گۆشەیی ئەوە خاسێتی شتێکە ینی ئەم سیفەتەمان لە ئەستۆی شتێک ناوە بەڵام سێ گۆشە لە ئەستۆی سێ گۆشە نەنداوە سێ گۆشار خۆی سێ گۆشەیە ینی ئێمە سێ گۆشەمان لە بارەی سێ گۆشەوە وتووە سێ گۆشە خۆیەوە وتووە جا لێرە سێ گۆشە خۆی چۆنە ناتوانین بڵین ئەم سێ گۆشەیە سێ گۆشەترە لە سێ گۆشەکەی تر ئەمە تەمان وەکو هەر جۆهەرەکە وایە ها ناتوانین بڵین مرۆڤترە ناتوانین بڵین بازنەیەک بازنەترە لەوی تر بەڵام دەتوانین بڵین شتێک بازنەییترە لەو شتێک تر ئەمەیان بازنەییترە لەوی تریان ئەمەیان دەتوانین یان ئێستا بۆ نمونە گۆی زەوی زۆر بازنەیی نییە ینی بازنەیەکی تەواو نییە ینی بازنەی بوونێکی تەواو و ناتەواو هەیە کەمتر و زیاتر هەیە بەڵام بۆ بازنە خودی بازنە خۆی ئەمەیان نیمان ئەڵقەیە گەیە دەکرێت تەواو بازنەیی بێ یا کەم بازنەیی بێ ینی بازنەیەتیەکەی تەواو نەبێت بەڵام وەکو بازنە هەر بازنەیە ئێمە ناتوانین زیاتر و کەمتری لەبارەوە بڵین ناتوانین بازنە لەگەڵ ئەو خاصەتەی کە هەیە بازنە و خاصەتەکەی جیاکەنەوە وەکو خاصەت تری بۆ بەکاردێنرێ خۆی ئەو زیاتر و کەمترە لە ڕاستیە مۆزۆی سیفەتە ینی لە سیفەتەکانە هەیە خاصەتەکانە هەیە ئێمە تر ناتوانین بۆ جەوهەر بە هیچ شێوەیەک بەکاری بێنین لا هنا آخر جوهری یەکەم هەیە و دووەم هەیە مەبەست لە جەوهری یەکەم فەرەزان ئێستا تۆ دەڵێ ئینسانێکی دیاری کراوە ئەو شتێک کە لێرە حازرە هینە بچووکەکە ینی تۆ دێنی لە بۆ جۆر تەبعاً ڕەگەز لە سەروی جۆرەوەیە جەوهری یەکەمە نەک ڕەگەز دەبێتە جەوهرە دووەمیەکان بەڵام تەبعاً خۆی جۆری جەوهری دووەم بە جەوهری دووەم حسابی دەکا ئەرستۆ کە ئەوەی کە جۆرەکەی لەبارەوە دەوتێ خۆی جەوهری یەکەمە نەک خودی جۆرەکە خۆی ینی ئەوەی کە جۆرەکەی لەبارەوە دەوتێ فەرەزان ئێستا مرۆڤمان هەیە کەسێکیشمان هەیە کە مرۆڤ بە گشتەکەی ئەوەی کە هەموو مرۆڤەکان دەگرێتەوە ئەمە جۆرە بە نسبەت چیەوە جۆرە بە نسبەت زیندەوەرەوە جۆرە زیندەوەر مرۆڤیش دەگرێتەوە قەلێکیش دەگرێتەوە یعنی ئەمە بە نسبەت مرۆڤ ناوێکی گشتیە وتراوێکی گشتیە بۆ کۆی مرۆڤەکان بەڵام بۆ مرۆڤێک کە لێرە هەیە ئەمەی لێرە هەیە ئەم جۆرە دەگوترێت ینی بەمەی کە لێرە هەیە دەوترێ مرۆڤ ئەمەی کە لێرە هەیە جەوهرەکەیە جەوهری یەکەمە ینی ئەوەی کە حازرە و ئێمە قسەی لەسەر دەکەین نەک ئەوەی کە ئەمیش دەکەوێتە ناو لەگەڵ شتانێکی ترات بە هەموویانەوە ئەمە دەوترێت ینی دەوترێ مرۆڤ بەڵام ئەم مرۆڤەی کە لە بەردەممانایە مرۆڤێکی دیاریکراو کە لێرەیە ئەمە جەوهری یەکەمە مرۆڤ کە هەمومان ئەوە جۆرە زیندەوەریشەوە ڕەگەزە تەبەن لەبارەی جەوهری یەکەمەوە کەمتر و زیاتر ناوترێ لەبارەی جەوهرە دووەمیەکانیشەوە لەبارەیەوانیشەوە ناوترێ زیاتر و کەمتر ناوترێ ناتوانین بڵێ شتێک زیندەوەرترە لە شتێکی تر ناتوانین بڵێ عەلی وەکو مرۆڤێک مرۆڤترە لە مەحموود و لە عینی کاتیشان ناتوانین بڵێن زیندەوەرترە لە مەحموود زیندەوەرتر نییە دەتوانی زیندویەتی وەکو خاصیت کاتێ وەکو خاصیتێک دەیدێتە پاڵ شتێک دەتوانی بڵێ زیندوترە دەتوانی بەکاربێنی بەڵام زیندوترە لەو حاڵەتا دەبێت بیکەیتە خاصیەتی شتەکە نەک جەوهرەکە بێت ینی وتراوی جەوهرەکە نەبێت وتنەکەت خاصیەتەکە بڵێ نەک جەوهرەکە جا لێرەش تەبەن هەر ئەوە دێتەوە ڕێگەمان ئەوەیە ینی مۆزوعی بازنە و سێگۆشە و ئەمانە خۆیان چۆنن لە عینی کاتیشا جەوهریشن لەو شوێنەوە کە جەوهرن ئێمە ناتوانین تروترین بەکاربێنین بەرامبەریان ئەمانەش تەبەن چۆنن بەڵام شتێک کە وەکو خاصیت ئەم چۆنەی وەرگرتووە خاصیتێک لازم بە وجودی ئەوە دەتوانین چی بکەین ترین بەکاربێنین تەبەن لێرە
ئەو نمونەی ئەو مۆزۆی بازنەوە ئەوانە دێنێتەوە شتێکی تریش دێنێتەوە دەڵێ شتێکی تریش دەڵێ لەم بارەیەوە ئەمەش دەکەم تۆزێ وردە ئەڵێ لە کاتێکدا هیچ کامیان ئەڵێ ناتوانین بڵین سێ گۆشە و چوار گۆشە سێ گۆشە بازنەییترە لە چوار گۆشە یعنی چی؟ یعنی بازنەیی بوونەکە لەبارەی نە سێ گۆشەوە دەگوتیە و نە چوار گۆشەوە کاتێک تر دەتوانین بەکاربێنین ئەگەر ئەمەی وتومانە فەرەزەن بازنە لەبارەی شتێکەوە وتمان بەو شتەکەی ترمان وتترترە لەمیان ئەوە ئەو شتە ئەم ناوەی لەبارەوە بوتێ یعنی بازنەکەی لەبارەوە بوتێ ئێستا ئێمە ناتوانین بڵین سێ گۆشە بازنەترە لە چوار گۆشە بەڵام دەتوانین بڵین سێوەکە بازنەیترە لە پرتەقالەکە بازنەیترە لە سێوەکە بۆ نمونە لێرە شێوەی بازنەیەکە ئەم وتراوە لەبارەی پرتەقالەکەشەوە دەوتێ و لەبارەی سێوەکەشەوە دەوتێ مادام لەبارەی هەردووکیانەوە ئەم ناوە دەگوتێ کەواتە دەتوانین چی بکەین ترین وەردەگرێ لێرە بەڵام ئەگەر لەبارەی یەکێکیانەوە وترا و لەبارەی ئەوی تریانەوە نەوترا ئەوە چییە؟ ئەوە ترین ناتوانین بەکاربێن ئەمەش وابزانم ڕوونە بازنەیەکە دەبێتە خاسیەت سێوەکە جەوهەرەکەیە بازنەی بوونەکەی خاسیەتی ئەو جەوهەرەیە پرتەقالەکەش جەوهەرەکەیە بازنەی بوونەکەی چییە؟ خاسیەتی ئەو جەوهەرەیە ئێمە بازنەی بوونەکەمان لەبارەی هەردووکیانەوە وتووە کەواتە دەتوانین تروترین بەکاربێنین فەرەزەن لەبارەی دووشتەوە دەتوانین بڵین سپیە سپی دەتوانین لەبارەیانەوە بڵێن چونکە سپید کامانەمان وتراوی سپی لەبارەی هەردووکیانەوە وترا و کاتە دەتوانین بڵێن ئەمیان سپیترە لەو یعنی بە معنایەکی تر ئەگەر دووشە دەمان خاستیان تیانە بێ ئێمە ناتوانین بڵێن ئەمیان زیاترە لەوی تر ناتوانین دەبێ ئەو دووشتە ئەمان خاستیان تیا بێت ئەمە تاوان سەرەتا خاستەکەیە خاستەکەش بە وتراوێک دێڵی ئەوە لێرەوەیە کە ئەو دەڵێ ئەگەر لەبارەی ئەوەیانەوە توانیمانەوە بڵین لەبارەی ئەویشەوە توانیمان بڵێن کەواتە دەتوانین بڵێن ئەمەیان ترینترە لەوی تریان یعنی ترین بەکاربێنین ئیتر سپیترە نەخۆشترە ساخترە هەرچێکی تر یعنی ئەگەر خاصیەتێک لە دووشتا هەبوو جا دەتوانین پلەی بەراورد بەکاربێنین چونکە بەراورد لە بینی چیایە؟ لە بینی خاصیەتەکانەیە ئەمە لەبارەی نەکەش ترەوەش قسەمان کرد طبعا ئەرستۆل کاتێک کە کاتیگۆریەک باز دەکات باسی ئەوە دەکات چی بنەمای ئەو کاتیگۆریەیە بۆ نمونە لە مۆزوعی چەندا وت ئەوەی باس کرد کە یەکسانی بنەمای کاتیگۆری چەندە بزانین چی بنەمای کاتیگۆری چۆنە ئەرستۆ پێی وایە لێکچوون بنەمای کاتیگۆری چۆنە یعنی شتێک لە شتێک دەچێت یعنی ئەگەر ئەو دووشتە چۆنێکیان نەبێت چۆنێکیان تیان نەبێت ناکرێ بڵێن ئەو شتە لەو شتە دەچێت چونکە لەو چوونەکە بۆ چۆنیەتێکێت کە دەڵێن شتێک لە شتێک دەچێت یعنی چۆنی ئەو شتە لە چۆنی ئەو شتە دەچێت یعنی کەواتە لە یەکچوون لە بینی چیایە؟ لە بینی چۆنەکانایە ناتوانین بۆ مۆزوع بۆ نمونە لە کەمە ئەم لێکچوونە ئینکەین بڵێن ئەم پێنجە لەو پێنجە دەچێت پێنج ژمارە پێنج نەک پێنج کەسەکە چونکە کەوتت کەسەکە یەکسەر چۆن ئەم پێنجە ینی شکڵیان لەو پێنجە دەچێت ها شکڵ ینی چی ینی چۆن ینی کەواتە ئێمە کاتی باسی لێکچوون دەکەن یەکسەر باسی شێوە و چۆنیەتی و خەریتە دەکەین ئەندازە و باسی ئەمانە نەکەین لە شتێک لە شتێک ناچێ ئەگەر هات و هەڵگری چۆنیەتێک نەبێت چونکە چۆنیەتیەکەیان لە یەکتر دەچێت و لێکچوونەکە لەناو چۆنیەتیایە لەبەرەوە چۆنیەتی چییە؟ بنەمای هەموو چۆن لێکچوون بنەمای هەموو چۆنێکە
یا ئەفەن چۆنیەتی بنەمای هەموو لێکچوونێکە نەک لێکچوون بنەمای هەموو چۆنیەتێکە یعنی خاصیەتی ئەساسی چۆن خاصیەتێک کە هەیبێ لێکچوونە یعنی لە چۆنە شتێک لە شتێک دەچێت وەکو چۆن خاصیەتی ئەساسی ژمارە چییە؟ یەکسانیە ینی ئەگەر ژمارەکان کە ئێمە کۆیان دەکەینەوە یەکسان نەبن ناتوانین کۆیان کەینەوە دەبێ یەکسانی لە ناو ژمارەکان هەبێ شتانێکە هەبێ تایەوە ئێمە بتوانین کۆیان کەینەوە بۆ ئەوەی لێکچوونیش لە نێوان دوو شتا بکەین دەبێ ئەو شتانە چۆن بن ئەگەر چۆن نەبن ناتوانین لێکچوونەکە ئینکەین بڵێن ئەوە لەوە دەچێت خۆی لە ژمارەکان ئەگەر ملاحەزەتان کردبێ یەکسان بوونەکە دەبێتە ئەساس بۆ مۆزوعی ژمارەکان بەڵام لێرە لە ڕاستیە عینەکە چۆنەکە دەبێتە ئەساس بۆ لێکچوونەکە ینی پێچەوانەیە مازامە تەمانە ڕستۆ لێرە ئیشارەتی پێنەدا ئاخر بابەتکە لەم بارەیەوە ماومانە مۆزوعی ئەوەیە ئایا ئەو شتانەی کە بە چۆن دامان ناون لە ڕاستیا دانەپاڵ نین ئەگەر بیتان ما بێت دانەپاڵمان باس کرد وەکو یەکێک لە کاتیگۆریەکان دانەپاڵ شتێک دەدەینە پاڵ شتێکی تر ئەم دانەپاڵش کۆمەڵێ مەرجی خۆی هەیە چونکە جاری وا هەیە مۆزوعەکە دانەپاڵ نییە لەوانەیە لەگەڵبوون بێ لەوانەیە مۆزوعی مڵکیەت بێ خاوەنداریەتی ئەمانە بەڵام دانەپاڵ چۆنە دانەپاڵ تەبەنەوە بووە و دەڵێ دەبێت دووکیان بۆ یەک بگەڕێنەوە جا دەتوانی یەک گەڕانەوەیەکی ئاوسەنگە بێ لەبەی نێو دووکیاناوەنە ئەوە دانەپاڵ نییە گەڕانەیە ئاسەنگیانی چی تۆ دەڵێ کۆیلەی سەردارە سەرداریش سەرداری کۆیلەیە کوڕی باوکە باوکی کوڕە یانی ئەمانە دەگەڕێنەوە بە شکلێکی ئاوسەنگ بۆ یەک بەس ناتوانێت بڵێن دەستی مرۆڤە مرۆڤی دەسە ئەمەیان چییە گەڕانەوەی ئاوسەنگ وجودی لێرە نییە جا ئەوانەی دانەپاڵن ئەڵێیان لەوانەیە گومان ببرێ هەندێک شت بە دانەپاڵ بزانێت بۆ نمونە ئەو لە یەکەم باسکردنی چۆنیەتیەکانە لە مۆزوعی توانستە زانست و بارەکانەوە بەچی دانا بە چۆن بەڵام ئەی زانست دانەپاڵ نییە چۆن ینی زانست نییە بە شتێک بەڵام تەبەنەمە گەڕانەوەیتیانی ئەگەر ملاحەزەتان کردبێت بەڵام دەتوانین وای لێ بکەین کە گەڕانەوەی تیابێت ینی ئەوانەی کە گەڕانەوەیان تیانەیە بە شێوازێکی تر ڕێکیان دەخاتەوە کە گەڕانەوە هەست بە گەڕانەوە دەکەیت کە هەیە لەمانە ینی هەست پێکراو لەگەڵ هەست و ینی هەموو شتێکی هەست پێکراو هەست پێکەرێکی هەیە هەست پێکەرێک وای لێ کردووە کە هەست پێکراو بێت بامان شێوەشە هەموو هەست پێکراوێک هەست پێکراوی هەستکەرێکە ینی هەستکەرێک دەبێ هەستی پێ بکە هەموو زانراوێک زانینێکی هەیە زانینی زانراوێکە ینی چیە ینی گەڕانەوەکە لێرە هەیە ئەی باشە دانەپاڵ نییە ئەو ئەڵێ نا دانەپاڵ نییە بۆچی چونکە ئێمە ئەوە بە گشتی باسی زانستەکەمان کردووە ئەوە نا زانستێکی دیاری کرا وەرگرین ئەو کاتە دانەپاڵەکە تایە ڕوونەر ینی بۆ نمونە ئێمە لە ناو زانستا چیمان هەیە بیرکاریمان هەیە ئەندازەمان هەیە فلان زانست لە ناو هونەرەکانە مۆزیکژەنینمان هەیە تۆ دەتوانێت بڵێ کەسێک ینی مۆزیکژەنترە لە کەسێکی تر ئەمانە لە کەسێکی تر مۆزیکژەنترە یا بڵێ بۆ نمونە کەسێک ئەندازیارترە لە کەسێکی تر ئەم ئەندازیاری بۆ کەسەکە ینی دەتوانین ئەمە بڵێن ئەوە ترە لە کەسێکی تر ئەوە تەبان بۆ هینەکە ئەوەی کە زیات و کەمترەکە بۆ دانەپاڵەکەش دەتوانین بڵێن زانستە بە شتێک ئەمە لە
ڕەگەزەکە کە زانستە دەتوانین بەڵام بۆ جۆرەکانی زانست ئێمە دەتوانین ئەمە بڵێ یعنی دەتوانین بڵێن شتێک مۆزیکترە لە شتێکی تر ئەندازەترە لە شتێکی تر ئەندازە زانستی ئەندازە زانستێکە بە بابەتێکی دیاریکراوە مۆزیک ژەنی یا مۆزیک زانی باوا بڵێن وەکو زانستە بە شتێک ڕێزمانی زمانێکە بەڵام ڕێزمان نییە بە شتێک ناتوانین بڵێن ڕێزمانە بە شتێک مۆزیکە بە شتێک بەڵام زانستە بە شتێک بۆ شتەکەش بابەتی ئەوە ینی گەڕانەوەکەی تایە بەڵام لێرە کە تۆ دەیت جۆرەکە بەکاردێنی نەک زانست چونکە زانست چیە ڕەگەزە زانست هەموو زانستەکان دەگرێتەوە چۆن بیرکاری زانستە زمان ناسیش زانستە فیزیاش زانستە ئەمانە زانستن زانستە بە شتێکیش بە زانست زانراوە بەڵام ناتوانین بڵێن فیزیایە بە شتێک دەتوانین ناتوانین ئەمە بڵێن ناتوانین بڵێن بیرکاریە بە شتێک بەڵام دەتوانین بڵێن زانست ناوە گشتێکە زانستە بە شتێک و ئەو شتەش زانراوی ئەو زانستەیە بەڵام لە چیا ناتوانین لە زانستە ئەوانەی زانست گشتینە ئەوەی لە جۆرەکانە ناتوانین مادام ناتوانین کەواتە گەڕانەوەی تیان نییە دانەپاڵ نییە بەڵام لە زانستەکە دانەپاڵەکە جێبەجێ دەبێت ئەویش کە دەڵێ زانست تەبان لە چۆنیەتێکە زانست خۆی وەکو شتێک لە ڕاستیا چۆنیەتی نییە بەڵام فیزیا زانستی فیزیا وەک زانستێک ئەمەیان چییە چۆنیەتیە کە دەچێتە ناو مێشکەوە بیرکاری وەک زانستێک شتێکە تۆ وەری دەگری دەچێتە ناو زینەوە و چۆنیەتێ وەردەگری ئەو سیستەمە وەردەگرێت بەڵام ئەم زانستەکە لێرایە و دۆخێکی بۆ مێشکی من دروست کردووە ینی حاڵەتێکی تایبەتی بە مێشکی من داوە بەوەی ئەوەی کە سیستەمێکە لە ناو مێشکمە ئینکراوەی تر مێشکم کە بیر دەکاتەوە دەتوانێت چی بیرکاتەوە بیرکاریانە بیرکاتەوە زەینم دەتوانێت بیرکاریانە ئیشکە مادام ینی دەتوانێت بیرکاریانە ئیشکە ئەرستۆ کە باسی چۆن دەکا باسی بیرکاری دەکا نەک باسی زانست بە گشتی وەکو ڕەگەز بەڵام زانست وەک ڕەگەز چی نیە لە ڕاستیە لە ناو مێشکمانە نییە بەس مۆزیک ژەنین وەکو سیستەم لە ناو مێشکمانە هەیە وەکو زانستێک ئیملا نووسینەوەی کە ئێمە دەنووسین ئەمە لە چی هەیە لە مێشکمانە چەسپیەوە بۆی دووبارەکردنەوەی سیستەمەکە چەسپیوە لێرە بەڵام زانست بە مانا گشتەکەی ئێمە لێرە نییە ئەوەش کە ئێمە پێی دەڵێن چۆن ینی ئەرستۆ پێی دەڵێت چۆن کامانن زانست جۆرەکانی زانستن نەک زانست وەکو ڕەگەز خۆی کام و جۆرەکان لە خۆی دەگرێت کەواتە ئەلێرەوە ئەو ساقی دەکاتەوە بەم ئارگومنتە عینەکە چی زانستەکان ینی جۆرەکانی زانستەکان چینین چۆنن لە عینی کاتیشا دانەپاڵ نین کەواتە ئەوانەی کە باسمان کردووە ئەو دەڵێ بەم بەڵگەیە دانەپاڵ نین